پرۆژە یاسای چاکسازی کە ماوەیەکە بووە بە سەردێڕ و بابەتی سەرەکی ڕاگەیاندنەکان و حکوومەتی هەرێم وە گەورەترین هەنگاوی چاکسازی ناوی دەبات. بەڵام یاساکە کە ناوی چاکسازیە دەستی بۆ بابەتە سەرەکیەکان و جومگە هەستیارەکان نەبردووە کە وەک دەوترێت هۆکاری سەرەکی گەندەڵی و بەهەدەردانی سامانی گشتین لەوانە کەرتی نەوت و گاز، خاڵا سنووریەکان، گومرگ و بەرهێنان و داهاتە ناوخۆیەکان. پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامیش لەگەڵ ئەوەی پرۆژە یاسای چاکسازی با پرۆژی فراکسیۆنەکەی ناو دەبات جاخل لەوە دەکاتەوە کە دەبێت چاکسازی تەنها لە خەرجی نەبێت بەڵکو و داهاتیش بگرێتەوە. ئەم پرۆژەیە سەرەتا هەوڵێکی بەندە بووە لە خولی پێشوو بۆ ئەوەی چاکسازی لە خانەنشینی سەربازی و مەدەنی بکەین، ئەوانەی بە ناحەق و بە نایاسایی خانەنشین کراون بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردن و دەنگ هەڵبۆشێتەوە. دوجار وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ساڵی 2015 ئەم پرۆژەیەمان پێشکەش کرد بە ناوی پێداچوونەوە و ڕێخستنەوەی خانەنشینی سەربازی و مەدەنی. بەڵام دوجار ئەوەی کە ناوی دەنرێت چاکسازی حەقیقی دەبێت لە داهاتا بێ، داهاتیش نەوت، گومرگ و داهاتە ناوخۆییەکان لەگەڵ ئەو داهاتە زۆرە نادیارەی نەوتکار نایەتەوە هەرێمی کوردستان. بەبێ چاکسازی لە داهات، چاکسازی لە خەرجیەکان قورسایی لەسەر خەڵک دروستەکە. حکوومەت بۆ چاکسازی حەقیقی دەبێت لە داهاتە نادیارەکانی خۆیەوە دەست پێ بکەن، نەک لە گیرفانی خەڵک کە بەتاڵە. ئابووری ناسێکی شاماژە بەوە دەکات هەر وڵاتێک بێوێت ئابوورێکی بەهێزی هەبێت دەبێت چاکسازی لە سەرچاوە سەرەکیەکانی داهاتەکەی بکات وەک نەوت و خاڵا سنووریەکان. ئێمە ئەگەر باسی چاکسازی بکەن ڕێک ئەبێ بچی بۆ ئەو بابەتە ئەو تەوەرە سەرەکیە کە کاریگەری هەیە لەسەر داهاتی وڵاتەکەت، سەرەکیترین تەوارە یاخود با بڵێن کەرتە کە ئێمە لە ئابووری عێراق و ئابووری کوردستان هاوشێوەی ئابووری عێراق بریتە لە نەوت. بۆیە بێ هەوڵ بدرێت بۆ چاکسازیکردن لەو بوارە. بەڵام ئەوەی زۆر گرنگە لێرە ئێمە باسی ئەوە بکەین کە بە بەردەوامی برادران لە پەرلەمان باسی ئەوە ئەکەن کە ئێمە بنمونە داهاتی نەوت هی حکوومەت یاریمی کوردستان دیار نییە، ئەوان باس لەوە ئەکەنە بێت چاو دیێری بکرێت ئەو بابەتانە. بۆیە تەسەورەکەم ئەو بەڕێزانە کە باسی چاکسازی ئەکرێ ئەو بەڕێزانە بەرپرسن لەسەر ئەوەی کە بە دەقیقی ئەبێ ئەومان بۆ دیاری بکەن بەتەکید بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتە چۆن داهاتەکە پارەکە چەنە، چۆن دەستمان ئەکەوێ نەوتەکە ئەفرۆشرێ بەکێ و لە هەمان کات کە دەستمان کەوت چۆن دابش ئەکرێت لەسەر بوارەکانی خەرجکردنی داهاتە گەشتیەکان کە بریتە لە نەفقاتی عامە نەفقاتی حکوومەت. لە ئێستادا لە هەرێمی کوردستان ڕۆژانە زیاتر لە 450,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنرێت. بەڵام وەک پەرلەمانتاران باسی دەکەن داهات و شێوازی خەرجی نەوت ناڕوونیەکی زۆری تێدایە و تەنها چەند کەسێک وردەکارەکەی دەزانن. لە خاڵە سنوورەکانیش بەدەر لەوەی کە داهاتیان نادیارە وەک لیژنەی دەستپاکی پەرلەمانی کوردستان لە راپۆرتێکدا باسی کردووە بە قاچاغ و بەرتیل دەیان مادە و کەلوپەل لە خاڵە سنوورەکانەوە هاوردەی هەرێم دەکرێن. هاوکات دامەزراوەکانی دیوانی چاودێری و دەستی دەستپاکی کارانین، هێزا چەکدار و هەواڵگریەکانیش بە نیشتیمانی نەکراون و یەکێتی و پارتی باسەر خۆیاندا دابەشیان کردوون کە وەک شارزایان ئاماژەی پێدەکەن چاکسازی ڕاستەقینە بێ دەستبردن بۆم خاڵە جەوهەریانە بەدی نایەت. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.